ئوتێلە مێژوویەکەی بارۆن لە شاری حەڵەب یەکێکە لەو شوێنانەی بەهۆی چەند ساڵەی شەڕی سووریاوە زیانێکی زۆری پێگەیشتووە. ئەم ئوتێلە لە ساڵی 1911دا لەلایەن خێزانێکی ئەرمینیەوە دروست کراوە و میوانداری زۆرێک لە گەڕیدەکان و نووسەران و سەرۆکەکانی وڵاتان و سەرکردەکانی هێزە ئەسمانیەکانی کردووە تا 5 ساڵ لەمەوبەر کە بە ناچاری ئەم ئوتێلە داخرا. چەند جارێک ئوتێلەکە کەوتۆتە بەرهێشی موشەکی و خومپارەیی و زیانێکی زۆری ماڵی بەرکەوتووە. ئەم ئوتێلە وەک شوێنێکی مێژووی لە شاری حەڵەب لێی دەڕوانرا و دەگوترا ئەوەی سەردانی ئەو شارە دەکا ئەوە پێویستە ئەم ئوتێلەش ببینێ، بە تایبەتیش وێنەی ئەو کەسایەتیە جیهانیانی لەو ئوتێلەدا دابەزیون کە بە هۆڵ و ڕاڕەوەکانی ئوتێلەکەدا هەڵواسراون.